ئەمە دەنگی زەنگی یەکێک لە قوتابخانەکانی شاری ڕانیە. کارگێڕی ئەم قوتابخانەیە بەهۆی نەبوونی کارەباوە. بەم شێوازە زەنگی دەستپێک و تەواوبوونی وانەکان لێدەدەن. ئەمەشیان هەر بەهۆی نەبوونی کارەباو بەرزی پلەی گەرمی کابینەکانی خوێندنگاکە ئەو قوتابیە تووشی خوێنبەربوونی لوتی هاتووە. یەکێک لا نمونە زیندوەکان کە بە خۆمان بینیمان ئەمڕۆ بەهۆی گەرماوە ئەو تەڵەبەیە خوێنی لە لوتی هاتووە. بۆیە مامۆستایەکان و تەڵەبەکانیش باز لەوە دەکەن کە ئەو کابینانە شاوی ئەوە نییە کەوانەیان تێدا بخوێندرێت. بەڕێوەبەری قوتابخانەکەش دەڵێت قوتابیانی ئەم قوتابخانەیە لە کابینەدا دەخوێنن. 4 گەڕەکی شاری ڕانیەی لەسەرە و داوا دەکەن قوتابخانەیەکی شیاویان بۆ دروست بکرێت. لە قڕنی 21 و کابینە و قوتابخانە نەگوترای بەڕاستی ئەوە یەکەمی شتە لە قەزایەکی و ئیدارەیەکی گەورەی ڕاپەڕین 4-5 گەڕەکی لەسەر ئەو کابینەیە. ڕێژەی تەڵەبەکان یەکجار زۆر بووە. ئەگەر سیستەمێکی سوێدیمان هەیە پێویستی بە خۆشکری ژینگەیەکی چاکە بۆ قوتابیان. ئەوەی ئێستا کە ئێمە لێ دەخوێنن وەک ئەوە بێتن کە لە دەروەی قوتابخانە بخوێنین. پێویستیمان بە بینایەکی 24 پۆلی هەیە. پرۆسەی پەروەردە بەڕاستی لەلایەن حیزبی دەسەڵاتدارەوە تا سەر ئێسقان فەشەلی پێهێندا لە پێناو مەسلحەتی خۆیان لەبەر ئەوەی دەیانەوێ جیل لە دوای جیل بگەوجێنن. دوای 32 ساڵ لە ئازادی و حکومڕانی گەلی کورد وەک دەبینن ئێمە ئێستا لە کابینەدا دەرز دەڵێنەوە. من مامۆستای وانە بێژم دوای 32 ساڵ بیناکانی خۆیان لە هەولێر و سلێمانی و دەهۆک و شارەکان بە حەوادا چوون. قوتابیان و کەسوکارەکانیشان بە نیگەرانیەوە داوا دەکەن قوتابخانەیەکی گونجاویان بۆ دروست بکرێت تاوەکو منداڵەکانیان بتوانن بە شێوەیەکی تەندروست بخوێنن. لەو کابینانەدا ناتوانین دەرس بخوێن. هیوادار مەکتەبێکی باش ماوە دروستکەن. زستانان زۆر ساردە و هاوینانش زۆر گەرمایە. ئەوە زەوی سەرەتاییە لەو دیواری بە ولایوە ئەوە ناوەندیە ئەوەیان ئامادەیە ئەو زەویە لە پشتەوەش ڕەوزەیە. هیچ بینایەکمان نییە. زەویمان هەیە ئەوەی کە لێرەمان داناوە هەر لەسەر شوێنی سەوزایمان داناوە بۆی ڕێگر نەبێ سوێنێکە حکومەت بێ بۆمان دروستکە. داواکاریمان ئەوەیە کە ئەو مەکتەبە بگۆڕدرێ چکە ئەو مەکتەبە بەڕاستی تەماشا دەکەی یعنی ئەو کابینی کێستامەتی داینە کە کراوەتە مەکتەب هیچ شتێکی وای تێدانێت کە مەسەرەن بە کەڵک خوێندن بێت. پەروەردەی ڕانیەش ڕای دەگەیەنێت لە سنوورەکەیاندا 5 قوتابخانە بوونیان هەیە کە لە کابینەدا دەوام دەکەن بۆ ڕزگاربوونیشیان لە کێشەی بینا و چەندەوامی قوتابخانەکان پێویستیان بە چل بینای خوێندن هەیە. لە سنووری پەروەردەی ڕانیا 5 بینامان هەیە لە کابینەدایە. یەکێک لە بینایەکان کە یەکێک لە سیتیەکانە لە ڕانیا ئەوە سێتەکەی نەدراوە بۆ وەزارەت چاوەڕێی پەسەندکردنین قوتابخانەیەک 8 پۆلی لە شوێنی دروست دەکرێت. سابۆن منەما زۆر داوامان کردو ئەگەر پەروەردەی ڕانیا 40 بینای بۆ دروست بکرێ نەک پەروەردەیەکی دوو دەوامی بێت دەبێت پەروەردەیەکی یەک دەوامی هیچ گروگفتێکی نابێت. ئەم ساڵیش بە کۆمەڵێک کەم و کوڕی زۆرەوە دەوامی خوێندن دەستی پێکردەوە. شارەزایانیش دەڵێن ئەو سیستەمە سویدیەی بەرپرسانی حکوومەت و پەروەردە باسی دەکەن لەگەڵ ئەو کەشە ناتەندروستەی خوێندنی ناو کابینە و دوودەوامی و سێدەوامی قوتابخانەکانی هەرێمی کوردستاندا یەک ناگرێتەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.